سڵاو بینەرانی تلڤیزیۆنی ڕۆژهەڵات، هەواڵەکانی تایبەت بە چالاکیەکانی 26 ڕەبەندان ڕۆژی کۆمەڵەتان پێشکەش دەکەین. لە درێژەی کار و چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵە لە کوردستانی ڕۆژهەڵات، تەشکیلاتی نهێنی کۆمەڵی زاگرۆز لە شاری سنا بۆ ڕێزگرتن لە 26 ڕەبەندان ئاسمانی شاری سنەیان نورباران کرد. هاوڕێیانی بەشی نهێنی کۆمەڵە لە بەرزانکۆی کوردستان، هەروەها شارەکی کشاوەرز و ئاویەر ئاسمانی شاری سنەیان نورباران کرد. لێرەدا سەرنجتان بۆ بینینی ڤیدیۆی ئەم چالاکیە ڕاکێشم. بەڵە بەڕێزان، لە درێژەی چالاکیەکانی 26 ڕەبەندان دوێنێ 18 فێبریەی 2017 زایانی بە بۆنەی 26 ڕەبەندان ڕۆژی کۆمەڵە لە بارەگای ناوەندی کۆمەڵە ڕێڕسمێکی پرشکۆ بەڕێوەچوو. هاوکارانم راپۆرتێکی تەسویریان لەم ڕێڕسمە ئامادە کردووە، بە یەکەوە دەبینین. بینەرانی بەڕێز، سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا هاوڕێمان بوون. کات خۆش.